یەکێک لە هۆکارەکانی هەوکردنی جگەر ڤایرۆسی جۆری سێ کە پێی دەڵێن HCV. لە ڕاستیە هەر کەسێک ئەم ڤایرۆسەی هەبێت پێویستی بە چارەسەر ئەبێت بۆ ماوەی 3 بۆ 6 مانگ بە پێی جۆری ڤایرۆسەکە و بە پێی کاریگەری ڤایرۆسەکە لەسەر جگەری نەخۆشەکە. یەک خاڵ هەیە زۆر گرنگە هەمومان بیزانین کە پشکنینی دژەتەن دژی ئەم ڤایرۆسە لە دوای چارەسەری نەخۆشیەکە بە بەردەوامی لە خوێنی نەخۆشەکەی پۆزتیڤ دەرئەچێت. بۆ ئەوەی دڵنیابین کە لەوەی ڤایرۆسەکە لە ناو چۆیاننا پێویستمان بە پشکنینێکی تایبەت ئەبێت کە پێی دەڵێن پشکنینی PCR بۆ ئەوەی دەری بخەین کە ئەم ڤایرۆسە ئێستا ئاکتیڤە، چالاکە یا بەهۆی چارەسەرەکەوە لە ناو چۆ و نەماوە. بۆ ئەو نەخۆشانەی پێویستیان بەم فەحسە ئەبێت بیکەنەوە لە هەر کاتێکە باشتر وایە بۆ دیاریکردنی چالاکی ڤایرۆسەکە فەحسی PCR بکەن لە جیاتی دژەتەن دژی ڤایرۆسەکە کە بە بەردەوامی لەو نەخۆشای پۆزتیڤ دەرەچێت. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.